تەنها بانکێک کە فەرعی هەبێ دەقی هەبێ لە دنیا و لە قیامەت بانکی خێر و سەدەقەیە، بانکی ئەو پارەیە کە لە ئێناو خوای گەورەدا دەیبەخشی بە کەسانێکی فەقیر و هەژار، بە کەسانێک کە محتاجن. پارەیەکی لەناو ئەو بانکەوە لە دنیادا خوای گەورە دەفەرمێت کێ قەرزێکی جوان دەکات خێر و سەدەقەیەک دەکات لە قیامەتدا بە چەند قات پاداش دەکات. کەواتە ئەوەی کە تۆ دەیبەخشی بۆ هەڵێکی دێ بە خەسار ناچێت. بۆیە لە قیامەتا بە چەند قات پاداشتی لەسەر وەردەگریت. ئەو سەدەقە و خێرەی کە دەکەیت، ئەو زەکاتەی کە دەکەیت بە خەڵکی فەقیر و هەژار، هەمووی خوای گەورە بە خێر و پاداش و چاکە بەدەنووسێت. و خوای گەورە بە چەند قات پاداشتی تۆ دەدات. لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلمدا هاتووە، خۆشەویستی خوا فەرمێت صلی الله علیه وسلم هەر کەسێک یەک لەتێ خورما ببەخشێت، لەتە خورمایەک، بێگومان زەکات لە سەدەقە خێری زیاترە، چونکە تۆ فەرزێک جێبەجێ. ئەم پاداشانێکە بۆ سەدەقەیە بۆ زەکات ئەولاترە. هەر کەسێک یەک لەتە خورمایەک ببەخشێت لە پێناو خوادا لە پارەیەکی حەڵاڵ و پاک، چونکە خوای گەورە ئەوەی پاک نەبێ وەری ناگرێت. خوای گەورە وەری دەگرێت لەتێ خورمایەک. ئەگەر گەورەتر بێ پاداشەکەی گەورەتر. ئەم لەتە خورمایەکە لە پێناو خوادا لە خاتر ڕەزامەندی خوا لە پارەیەکی حەڵاڵ بەخشی وتە. خوای گەورە لەکی وەردەگرێت. ئەمجا خوای گەورە بەرەکەتی تێدەکات بۆ خاوەنەکەی گەورە دەکات حەتا وەکو شافێکی گەورەی دەدات. واتە لەتە خورمایەک دەبەخشی خوای گەورە فەقەت یەک شافێک بۆ گەورە ئەکات بە خێر و پاداش بۆ یەک شافێک خورما بەخشی بێت، یەک چیایەکی گەورە و بەرز و بڵندت بەخشی بێ لە پێناو خوادا. کەواتە ئەمە بانکی ڕاستەقینەیە، پارەی تێ بکات بە ئیزنی خوا لە ڕۆژی قیامەتدا ڕای دەکێشێتەوە، پارەکانت دەست ناکەوێت، بەڵام خێر و چاک و سەدەقە دەست دەکەوێت، پاداشتی وەردەگریت. لە مقابلی ئەم پارەی کە بەخشیدە لە بەهەشتا ئەمە بۆ تۆ هەیە، ئەمە بۆ تۆیە، ئەو کوشتە بۆ تۆیە، ئەو وێلایە بۆ تۆیە، ئەو خێزانە بۆ تۆیە، ئەو باخە بۆ تۆیە. ئەگینا ئینسان ناتوانێت پارەی کەمی دنیایی بتوانێت بەهەشتی خوا بکڕێت کە هەمووی لە ئاڵتون و لە زیو، ئاڵتون و زیو بەهەشتیش نەبی دنیا. کەواتە ببەخشە لە پێناو خوادا، دنیا بە ڕۆژێک دێر دینار بە دینار، فلس بە فلس، دۆلار بە دۆلار پاداشتەکەی وەرەگریت. خۆشەویستان، خاڵێکی زۆر گرنگەیە هەر کەسێک لە لێمە خوای گەورە ماڵی سەروەت و سامانێکی پێبەخشیوە کەم یا زۆر، کاتێک کە تۆ یارمەتی خەڵکێکی فەقیر و هەژار ئەدەی، کەسێکی محتاج دەستی بۆ درێژ ئەکەی، ئەوانەی کە محتاج و فەقیر نەک سوالگەرەکانەوە، چونکە ئەوانە فەقیر نین. ئەگەر یارمەتی خەڵکێکی فەقیر و هەژار و محتاج دا، وا نەزانی تۆ نۆمەڕێستنی، وا نەزانی تۆ دەوری پیاوێکی گەورە و مەزن و سەخی ئەبینی لە بەرامبەر کەسێکی فەقیر و هەژار و داماودا. بەڵکو ڕاستیەکەی ئەوەیە تۆ فەقیری، ماڵ و سەروەت و سامان دەبەخشی بە کەسێکی فەقیر، تۆ بەرامبەر بە خوای گەورە فەقیری، فەقیری هەژاری، چونکە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله. ئەی خەڵکینە، هەمووتان دەوڵەمەند و دەسەڵاتدار، بێدەسەڵات، فەقیر هەژار، هەمووتان فەقیر بێزان بە ڕەحمی خوا. کەواتە ئەو خەڵک دەگرێتە ئاگادار بە پێویستی فەقیر و هەژارەکەت ئەی تۆیە، پێویستی تۆش لای خوای گەورەیە. کەواتە هەردووتان فەقیرن، هەردووتان فەقیر و احتیاجن بە ڕەحمی خوا، بە لێخۆشبوونی خوا، بەوەی کە بەردەوام خوای گەورە ڕەحمتان لێ بکات. کەواتە هەر کاتێ ماڵەکەت بەخشی، وا نەزانی تۆ کەسێکی زۆر زۆر گەورەی لە بەرامبەر ئەو کەسەدا، ئەو کەسێک کە بچووکە بەرامبەر نەکات. لەوانەیە ئەو فەقیرە لای خوا چەند قاتی تۆ ڕێزە حورمەتی بێت، بەڵام تۆ ببەخشە بۆ قەبر و قیامەتی خۆت، چونکە لە حەدیثێکی صحیح جامع صغیر ئاکۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس. هەموو مرۆڤێک لە ڕۆژی قیامەتە
لجير سيبري صدقوك خيركي دايا حتى حكم نيوان خلقي أجل بيت خوشة لصاحي محشرة لو رشيك الرجلوني هيش دبتاني هيش دبتاني هيش على رجل أجل بيت خوشة سيبري هذا خير صدقتك خير صدقتك شو لجبيت السيبري يقول حتى أخوي حكم نيوان خلقي دايا وتهدى محكمة إخوات عودة محاسبة إخوات عودة كل شيء سيبلي خير وصدقي خداي مع راحتي قلبي بيشو أعزالي خور نامي كفرت على بويا أبين ممنوني فقير كان يقول أقريب شركة أمريكا فقيرة كده كوي ودك إذا رشي قيامة أولا لك سيبلي يقول كواتا توش بيصير فقيرة كده توش بيصير فقيرة كده وإذا رشي قيامة أخوة وهي أو فقيرة رحمة فأوتكات إذا رشي فقيرة رمنيا بخوش الفقيرة مش فقيرة همو تنبيزان رحمة إخوة كاتك القرآن يقولنا مع شادكين خوای درباسی مردو دکات وقتی که دمری مردو کاتک عوام چی نباز خوای درد فرمی عليه لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكون من الصالحين خوای بس من غير نبو کاتک کم بو دنیا وعد بخير الصدقة لك دبخشم ودرما كسي بچا زمان دفعو كل شيء مردو باسی خير صدقه بخشين دكات بس ينرج ناكا كنرج زور دوري بس يروجو ناكا دوري فايدون دورينوا بو أوي خير صدقه بخشين أزعمي خير صدقات بخشين دكينا وخوانا لما تعطينا زعمتي خوان نك بخشين حياة فقيرة كبيرة لما تعطي خوان براسي بعد عشان زور دوري بو يقبلو أعواتي متخوازات يرجع الله باوكم وفاتي باوكم بعد الخوان لخون دا باوكن لقل شان منالكي هاتيب دا يعناسم ياريدك من عواتان آل سادة مكرسل باوك ما باوك شنبيه أكلين بالخوش أما باوكن بولا خونا بينين بدل خوشي ياريدك ربنا عوانا دا كهاتيب هاتم بيعني بوما مصايك واسكت وتنخويكي أوهام من الباوك وتي دا نيوان باوت أمنا أنا أمور النجينية أمور الدان النجينية تشي النيابة النجينية بالنيوان باوت أمنا الله تعالى كباوت الأوضاع الخوشة لكن أمنا الله تعالى لكن مسألة زيادة كثيرة كثيرة الخوشة هذا الخوشة وما على كل سيارة كثيرة باوت شيء بيودي كي بديه هو وده باوت تحسن مدرس بلا باوت كتو حمو شنها صعبة شنها صارت كل خانوكم عن بو أدات كل خانوكم عن بو أدات لبد أول بلام ني دوا فلان كاس كل كان شكان في أزعل كذا يا بنتي أو مالا ما كسي نوتو هذا شيء إخوة جاتوش باكمل إني من تبع الدنيا بدو يمدنا هذا شيء خير وصدقه بخشينا بدو دقيقة دوا وتخش دكا بجسدي فايدة يا رب إخواني لنا كان من الخشبين إخواني الحاضر إذا كان من الخشبين يا رب العالمين قضي لو ربنا كان يشنال من قيامة فضل حقيقة مجابدا آمين 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوش رسالة ببيت على إخوتاني أجد صوبا جاري أجد نزابي أجد زياتبي أجد شريطانة خير وصدقة ببخشة وكسانك المستحق شو كذا برجع كاتب في مثل الزور بيتي بقعد شكيت الحديث صحيح البخاري ده هو خوش استفاق النبي صلى الله عليه وسلم دروج قيامته خول لخوتين نزيد به أو قبل من جلده دفنه فيبلغ الناس إلى الغم والكرب ما لا يطيقون خلقي ده كبير ناو خلقنا مع راحتيه لناو لنا راحتيه يا لتوانا تحملنا
چونکە وەرە چەند ساڵ بەپێوە بۆ ئەستا بەڕۆژ و بۆتیوە پێ خواردن و خواردنەوە زۆر خۆشە کەواتە ببەخشە بە ئەو ڕۆژەت بە ئەو ڕۆژێک کە ئینسان بەنا بەخوا خۆر ئەوەندە نزیک دەبێتەوە عارەق دەکات بەڕێی تاوانەکانی خۆ عارەق دەکەیت لەناو عارەقی خۆتانە قوم دەبێت خۆر خەڵکی بێتاقەت دەکات خەڵکی بە جۆرێک مالا یوقیت دەتوانایە نانیە بەڵام چاریشی بووست هیچ مردن نییە ڕزگاربوون نییە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریە دەفەرمێ یەکێک لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە ئەو ناڕەحەتیە نابینێ گەرمەی خۆر نابینێ عارەق ناکا بێتاقەت نابێت لەژێر سێفەری عەرشی خوای گەورەدایە ئەو کەسەیە بە دەستی ڕاستی دەبەخشێ دەستی چەپی پێی نازانێ ئەوەندە بە نهێنی شەکانی دەکرێت ناچێت ڕسمی کابرا بگرێ بەردەکانی بگرێ بەڵاوی کاتەوە تەنها بە شێوەی نهێنی دەکرێت بینی خۆی خوای گەورە ئەو شتە دەبەخشێ جا ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لەژێر سێفەری عەرشی خوای گەورەدابی ببەخشە بە نهێنی بۆ کەسانی کە شایانیان مستحقن ئیمامی ئەبوبەکری سیدیق ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ کاتێکی خەلیفە بوو هەموو بەیانیەک نوێژی دەکرد لە ڕۆژ بۆ ماڵێک هەندێک دەمایە و دەهاتە دەرەوە دەگەڕایە بۆ ماڵێک ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ هەموو کاتە چاوی لە ئیمامی ئەبوبەکر دەکرد فەرمی حەز ئەکەم بزانم ئیمامی ئەبوبەکر بۆچی بەیانە دەڕا بۆ ماڵێک ئەڵێ ڕۆژ نەژوورەوە بۆ ماڵەکە سەیرەکەم پیرێژنێکی تێدایە ئافرەتێکی بەتەمەن بەڵام و ئافرەتە چۆنە چۆن دەڵێی جەڵدەری داوە چۆن جەڵدەری داوە پشتی شەرەرتووە لەسەر جێگا کەوتووە تاک تەنها خۆی دەژی و هەردوو چاویشی لەدەست ئافرەتێکی تاک تەنها لە ماڵێکا کەوتووە پیرێژنێکە بەڵام هەردوو چاویشی لەدەستدا و توانای هەڵسکردن و جوڵاندنی نەماوە ئیمام عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ فەرمی ئەو پیاوە بۆچی دێوە لای تۆ وتی وەڵای هەموو ڕۆژێک دێت خواردن بۆ دووسەکە خزمەت مەکە ناو ماڵەکەم بۆ ماکات و ئیشەکان بۆ ئەکا و هەڕوات بەس نازانم کێنای نازانێت خەلیفەی ئیماندارانن داڵێ من فڵان کەس پۆست دێن ئەمڕۆ کیلۆی تەماتە بەخشی تەبەقەی یەکەم بەخشی ڕسمێک لێ کابرای داماوە لێ بەڕێزم ئاوا خێر سەڵاتمە بیبەخشە بەڵام بە خاتی بەڵێ کاتی ئیمامی ئەبوبەکر ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ وفاتی کرد ئیمامی عومەر بوو بە خەلیفە ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ بڕیاری کات خزمەتی ئەو پیرێژنە بکات ئیمامی ئەبوبەکر لەو گەورەتر و مەزنتر و بەڕێزترە خزمەتی کرد منیش خزمەت کرد بەڵام کاتێک کە یەکەم ڕۆژ هات بۆ خزمەتکردنی هەر ڕۆژی یەکەم پیرێژنەکە چاوی نییە کەوتووە داماوە کە خورماکەی داپێی وتی کاکرا هاوڕێکت مردووە واتە ئەو پیاوە پێش بۆ هاو بەلای من ئەو پیاوە کە خزمەتکردنی دەکەێت ئەو پیاوە مردووە وتی تۆ چوو زانی پیاوە مردووە بۆچی پرسیاری دەکەیت وتی وەڵای ئەو پیاوە ئەزانم تۆ نیت وتی چۆن ئەو پیاوە کە هات بەلای من کە ئیمامی ئەبوبەکر ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ نازانێ ئیمامی ئەبوبەکر خەلیفەی ئیمانداران وتی کە خورماکەی بوو مهێنا ناوەکەی لێ بەرەکەت بەڵام تۆ ناوەکەوە دەبڵیت وێ دەزانم ئەو پیاوە مردووە إمام أبو بكر رضي الله عنه قال لي أواخذ منك إمام عمر الصديق بن ديان رضي الله عنه قال لي فأمين أي أبو بكر رحمة الدنيا مخضوعا من منافسة ولا مخالفة براسي خلقي دواي خلق مندوك خلقي دواي خلق شرمتاك أولا ثم أكيدو ناوكي كده وإذا ظنوك يا ونما شو كناوكي كيشي بودرك ببخشة لكنا مخالفة بروش قيامتي قولت ببخشة بەڵام بە شێوەیەک بەخشەکە لەبەر خاتری زانستی خوا بێ دڵنیابە
ناو بەباشی بەڕێزی تۆمار دەکرێت. خۆشەویستان، پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله علیه وسلم حەدیثێکی صحیح بوخاری ئەفەرمێ ئەو کەسەی خزمەتی هەتیو دەکات، خزمەتی بێوەژن دەکات، خزمەتی فەقیر و هەژار هەردوو ئەوەی خزمەتی بێوەژن بکات کە هەتیوی هەیە، یاخود وەالمسکین ئەوەی خزمەتی فەقیر و هەژار بکات، فەقیر و محتاج. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەم سێ پاداشتە گەورە باس کرد. یەکەم ئەفەرمێت کەالمجاهدی فی سەبیل الله، وەک وایە لە پێناو خوادا جیهاد و تێکۆشان بکات. واتە ئەو ڕۆژنەی تۆ بۆ ماڵی فەقیرێک و هەژارێک یارمەتی بدەیت بە جیهاد دەسەڵاتێت، بۆیە خزمەتکاری فەقیر و هەژار بە شانازیەوە. وەدەفەرمێت دووەم وەکەالقائم لا یەفطر، وەکو ئەوایە شەو هەر خەریکی شەو نوێژ بێ و بیدار نەبێ، ماندوو نەبێ، حتا بەیانێک شەو نوێژ وەکەالصائم لا یفطر، وەکو کەسێک وایە بەردەوام بۆ زەمانە بە ڕۆژ بێ و فتار ناکات. ئەگەر تۆ کاتێک خزمەتی فەقیر و هەژارەکان دەکەی لەبەر خاتری خوا، هەموو هەنگاوەکانت بە جیهاد بەسەر بکەیت. وەکو مجاهیدێک وایە کە لە بێناو خوا جیهاد دەکات و شەوەکانت هەمووی بە شەو نوێژ بە حساب بکەی بۆ خۆت بخەوە، ڕۆژەکەیش بۆ خۆت ناتبخۆ تۆ بە ڕۆژبی ڕۆژی سنەکەی. بەڵام ئەم خاڵە زۆر گرنگە کە دەبێ باسی کەم، بۆیە هەوڵدا خزمەتی فەقیر و هەژار زیاتر بکە بۆی کە جیهادەکەت و شەو نوێژەکەت و ڕۆژەکەت زیاتر گەورە بێت. خاڵێکی زۆر گرنگێ دەبێ باسی کە براکانی مەڵێ سەرمان لێ شێوازە. برای بەڕێزگار، ئایا زەکاتێکت هەیە تۆ ناڵێ بەس 5,050 کابرا بە چەند دەفتەر زەکاتی هەیە، بە چەند ملیۆن زەکاتی هەیە، ئایا زەکاتەکەمان بدەین بە یەک کەس یەک ماڵ ڕزگار بکەین یەخود چەند ماڵ ڕزگار بکەین؟ برای بەڕێزگار، ئایا نەفەرێک دوعای خێر بۆ بکە باشترە یا دە نەفەر زیاتر؟ ئایا دڵی کەسێک خۆشکەی بەتەنها یەک فەقیرێک خۆشکەی باشترە یا دڵی دەیەها کەسی باشترە؟ ئایا دە محتاج هەیە و زیاتر هەیە لە دە محتاج؟ هەموویان یارمەتیان بدەین کەمێک ناڕەحەتیان لەسەردا بچێت لەوە باشتر نییە یەک نەفەر ڕزگار بکەین؟ بۆیە مەیدە بە یەک نەفەر، بیدە بە چەند نەفەرێک، بۆی ئینشەڵڵا پاداشتەکەت گەورەتر بێ و ئێستا خەڵکی وا هەیە ئاچی خاوێز بۆ نەفەرێک دەکرێت، دەستی خۆش بێ جەزاک ئەڵڵاو خێر. بەڵام وەرە لە جیهەتەوەی 3 نەفەر 4 نەفەر دەدەی بە خاوێزەوە کەسێک وەرە 20 ماڵ 30 ماڵ لە کرێجیتر ڕزگارکە. چۆن؟ کاک فڵان کەس خاوەن ماڵەکە کێیە؟ ئەوەیە تەلەفۆنی بۆ ئەکەم ئەڵێم ئەو پارەی ساڵێکی فڵان کەس دەمەت کرد، ئەتوانێت ساڵانە 500 ماڵ 20 ماڵ 30 ماڵ بۆ پارەی کە یەک ماڵە ڕزگارەکەی کۆمەڵێ ماڵی زۆر لە کرێجیتر ڕزگارکەی هەتا ساڵی ڕەمەزانەکەی دەهات. ئەو کاتە چەندەها کەسێک کاتێک کرێخاوێن بۆ دراوە بۆ دوی ئیسە من کرێجی نیم چونکە خاوەنەکە بۆ دەبکرا حساب کە من کرێجی نیم تۆ بە کرێجی نازانێت. ئەمە باشترە یا یەک نەفەر ڕزگارکەی کرێجی یا دەیەها نەفەر خەمی کرێخاوی نەبێت. ئێمە کەفارەت نسبێمان بێت لە قورئان و حەدیثە باس کراوە دە فەقیر دێرەکە، بەڵام دروست نییە بۆ ئەفدە لە فەقیرێک دەبێت بۆ دە نەفەر خوا دەفەرمێت دە نەفەر. ئیمامی ئەنەس کوڕی مالک ڕەزای خوا لێبێ کەفارەتی ئەو فیدیە ئەوەیدا کە بە ڕۆژن نیە 30 ڕۆژ نەیتوانێت بیدێ بۆی تەمەنەکەیەوە نەچوو بیدابێت 30 فەقیری ئەو تۆ نانی بێت نەیبایە فەقیر دێتە مڵاوە یەک کەس ڕزگار بێت کەسێک بەلای بە خێزانی خۆی دەڵێ و کودایەک وایە لێهالی بێت خوا دەفەرمێت 60 فەقیر دێت و نابێت 60 دەبێت نەفەری کەواتە ئیسلام فێری ئەوەمان دەکات خێرەکەمان فراوان بکەین بەڵامی بکەین، بەڵام ناکرێت ماڵی 50,000 باسی کەسێک بەبارەیەکی باشی بێت بەڵام 200,000 بێنی معقولی بدێ بەدەما ئەوە ناڵێم وای خراپ دێ بتێ مەکەن بتوانین چەند ماڵێک دەکرێتێکی ڕزگار بکەیت پارەی 6 مانگیان بۆ بدەیت پارەی ساڵێکیان بۆ بدەیت چەند ماڵ ڕزگار بکەن نەک کابرایەک وای ماوەیە سەری خاویش و کابرایەکی ئەمە دەیفرۆشن چەند ماڵ ڕزگار بکەن بەئیزنی خوا ئەو بۆ تۆ باشترە. کەواتە مادە فەقیرەکان زۆرن ئێوەش زەکاتەکە زیاتر بڵاوکردنەوە بیدەن بە خەڵکی فەقیر و هەژار. خۆشتان شارەزانی بە کەسانێک بڵێن کەسانێکی باشمان بۆ دۆزنەوە یارمەتیان بدەیت با زەکاتەکەیان بدەیت زەکات نابێت بە کەسێک ئەمە ئەمانەتێکە وەکو خۆی جێبەجێ
من كاتك فاري بكسر زكاتك بيبدأ المالك زكاتك بيبدأ والله بسيار زور بتأكيد بسيارك زور جواب بسيارك فقير كان الناس أي بيا الناس إيش رمضان دياريا بيا الناس شو كذا رمضان فبيا ناكل بيا الناس زعما فحم زلتشم فقير زور نفسي بس بلان خلق شوية أمر فعل قالت من بعد وتلفون بميران قال يقول لك بيش مجالي أو أنا فقير منه أو أنا بيذاكر بوي إن شاء الله زكاة كذا بدل ما كسالك مستحق وبدو عن ديابة شو كسالك بدل ما كده شيء رزقايا عليها بدل يكنا فرزقايا ما كده فقير شن فرق رزقايا كذا كده عمل الإخوان صلى الله عليه وسلم دسكوبي كافركان كريم كده وزين على النيل لا بيبني قلت ما قلت بزوجها وإيش تبغى الله بيتها نقدر فمقابلنا فرزقايا كمثال لا أبي شو توزيعية آخر خالق أو تصانيد قرن وانية مثلا بلا يبغى ككاتب قرباني أنا ولي حتى بيكون فرنسياتي ممكن أردت القرباني في نكري بشي توزيعي ما بيد بيك ما بدوش وقت الجوش كل مزايا وأبي أمادي قرباني كت بدي بيك ما بدوش كذا كذا جمعني شو جمعني تكمل جمعني قاعد مسافر بري وقت كيلو جوش يعني ما مزايا منها جوش كذي وأبي نعم توزيع كمان كيلو داني أريبا بيدا مفهوم الله ما عليك بيدا بيك ما عليك قرباني كيف يا بيدا بداية هامات زكاة الشرع بالجنس توزيعي برام توزيعي مع كل أو فكر أي فعليك اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا رب إخوة الشفاء والشكاء معبدين بتايمتي أواني داوي دعي خيرياتك يا رب إخوة يهدي آمين الله كما نبقى يزيد حاضر فكي لك عمان باشي دوا من كان زيادة نرمكي لا رمضان وغير رمضان يا رب فضل فقير مشاهدا يا رب إخوة يهدي آمين الله كما نبقى يزيد الشر والله كي شبدوا معك آمين 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 وصلى الله على